سەبارەت بە ئاودان بۆ بابەتی دانێڵە بە ئاوی پیس چەند شوێنێک لە ماوەی ڕابردوو دەستان بەسەر شوێنەکان داگرت و کەلۆپەلەکانتان دەست بەسەر داگرت ئێستا بەشێک لێ شوێنانە ماون ئێوە چ ڕێکارێک دەگرنە بەر بۆ بابەتە لەسەر ڕاستپاردەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی پاراستنی ژینگە و تەندروستی هاوڵاتیان لیژنەیەک پێک هێندرا بۆ بنبڕکردنی ئەو زێتەڕەویانە زەویەکی یەکجار زۆری شارەوانی هەبوون خاوەندەرێتی بۆ بە ڕێزانش دەگەڕاوە بەکاریان دەهێنا و زەویانی شارەوانی داهاتن کردداری سەوزە و یاخود چەند بەربوومەچیان تێدا بەرهەم دەهێنا بۆ ئاوە پیسەی لە ڕووی تەندروستیەوە هیچ گونجاو نەبوون وە لە ڕووی یاساییەوە ڕێپێدراو نەبوون بۆ ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان هەستاین زیاتر لە 2002 زەویمان خاوێن کردوتەوە تا ئێستاکە بە ڕاشکای پێت بڵێم ڕێڕێوی و ئاوا زیاتر لە 12 کیلۆمەتر ڕەنگە لە پەناو پێچ لە چەند شوێنە خەڵکانێک هەبیت بە هەر هۆکارێک بە هەر شێوازێک سوء ئیستیفادەی لەو ڕێڕێوی ئاوی ئەو ئاوە پیسەی کەندەی کردبیت بەڵام پێویستمان بە زانیاری و هۆشیاری هاوڵاتیان هەیە ئێمە بەردەوامی لە بنبڕکردنی ئەو زێتەڕەویانە باشە ئەوانەی ئەم جۆرە کارە دەکەم با بڵێن تا چەند دەسەڵاتیان یاخود ڕێگە پێدراون بەشێک لەوانە بەبێ باچیش ئەو کارە ئەنجام دەدەن حتمما کەس ڕێ پێ نەداون ئەوانە بە نایاسایی ئەو کارە دەکەن و ڕێکاری یاساییشمان هەتا ئێستا زیاتر لە ئەگەڵ 36 کەسدا گرتۆتە بەر ئەوانەی کەوا لەسەر جێلگەکانیان بوونیان هەبوو توانیومانە دەست بەسەریان بکەین خەڵکانێک کاتێکەوە بە دوواداچوونا دەکرێت خۆیان بە دوور دەگرن ڕەنگە کرێکارەکی بیانی یاخود عەرەبەک سووریەک لەوێ بجێ بێڵن ئەو کات ئێمە ناتوانین ڕێکاری یاساییان لەگەڵا بکەین دەنا هەر کەسێک لەسەر ئەو شوێنانە بیندرێت ئێمە کاری یاسایی ڕێکاری یاساییان دەرحەق دەگرینە بەر باش ئەم بابەتە دەچێتە بواری بابرێن سوودی گشتی هیچ کەسێک لەسەر ئەو بابەتە دەستگیر کراوە تا ئێستا پێت دڵم تا ئێستا زیاتر لە 36 کەس ڕێکاری یاساییان گراونەتە بەر زیندانیشی تێدا بووە ڕێکارە یاساییەکان لەلایەن بەڕێزدا دووە جێبەجێکراوە باشە لە داهاتوودا ئێوە چی دەکەم بۆ ئەوەی ئەم حاڵەتە ڕوو لەکەم بوون بێتن حتمما بە دوواداچوونە سەر دەکەین پێویست بۆی هەیەکەوە خەڵک بە چاوەکی سوک تەماشای ئەو کردارە بکە چونکە ئەوە لە پێناو بەرژەوەندی تایبەتی خەڵکێک بەڵام زەربەدان و زەردانە سەر تەندروستی هاوڵاتیانی خۆمان وەکووە بەڕێزیشتم ئاگەت ڕوون کردەوە کەوا ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانی داوە نابێ ئەو زێدەڕەویانە بوونی هەبێت لە هەر شوێنێکەوە بوونی هەبێت دەتوانن هاوڵاتیان یان بەڕێستان وەکو ڕۆژنامە نووس دەتوان بە دوواداچوون بکەن ئاگادارمان بکەنەوە حتمما ئەو وەکو باسم کرد 12 کیلۆمەترە ئەو ڕێڕەوی ئەو ئاوە پیسە ڕەنگە لە شوێنێک لە پەنایەک لە هەر شوێنێک بە کردارێکی بەنهێنی بتوانێت سوء ئیستیفادە لەو ئاوە پیسە بکە بەڵام ئەگەر هاوڵاتیان ئاگادارمان بکەنەوە زووتر دەتوانین چارەسەری بکەین 12 کیلۆمەتر ڕوبەرێکی یەکجار زۆر فراوانە ناتوانین ئێمە هەر مەترە و هەر شوێنێک ئێمە پۆلیسێک یان کارمەندێکی لەسەر دابنین چاودێری شوێنەکان بکە بەڵکو دەبێت هاوڵاتیان زانیاریمان پێ بدەن یان ئێوەی ڕاگەیان کار دەتوان زانیاریمان پێ بدەن بۆ ئەوەی بنبڕبێت باشە کاکێ من زیاتر باز لەوە دەکەن ئاودان بە ئاوی پیس بۆ بەرهەمی دانەوێڵە زووتر گەشە دەکات و هیچ کاریگەری تەندروستیشی نیە لەسەر بەرهەمەکە ئەوە تا چەند ڕاستە کاریگەری زۆر خراپی تەندروستی هەیە توێژینەوە زانستیەکان سەرماندوی لە هەموو دنیادا بەت ئەو با بەرهێمێنان بەو شێوازە قەدەغە کراوە بۆ بەرچاوڕوونیت با ئەوەش بڵێمە تەنها لە هەولێری ئەو بەرهەمە بۆ شێوازە بەرهەمنانە بەڵکو لە سەر تاپای عێراق لە هەموو شارەکان ئەو شێوازەی بەرهەمهێنان هەیە لە هەرێم شارەکان کە هەرێمی کوردستانیش ئەو کێشەی هەیە بەڵام ئیدارەی هەولێر خۆ بە خاوەنتر دەزانیت خەمخۆرترە لەسەر هاوڵاتیانی خۆی بە دوواداچوونی خۆی دەکات بەدڵنیاییەوە لە شارەکانی کەی هەرێمی کوردستانیش بە دوواداچوون هەیە بەڵام بە ئەو حاڵەتان لە شارەکانی کەی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی هەیە و کەس ڕێکاری یاساییە ناگرێتە بەر لەسەر و حاڵەتەی بۆیە بەرهەمهێنان بەو شێوازە زۆر زیانی تەندروستی هەیە بنەما زانستیەکان توێژینەوە زانستیەکان سەرماندوویتی کەوا نابێت بەو شێوازە بەرهەمهێنان هەبێت باشە ئەدی تا چەند گەشەی زیاد دەکاو بەرهەمە بوو ئەوە پیسانە حتمما ئەو بابەتەنە ڕەنگە مواد عزووی تێدایە دەبێتە هۆکارێک بەڵام زیانە تەندروستیەکانی زۆر زیاترە